بینەرانی کەناڵی سلێمانی سڵاوتان لێبێت. تەوەری ئەم جارەمان باسی لێبوردەیی ئەکات. باسی لێبوردەیی ئەکات کە تا چەند لەگەڵ یەکتریا لێبوردەین، تا چەند لەگەڵ یەکتریا ئاشناین کە سنوورێکدا بنین بۆ ئەوەی کە ڕق و قینە بەرامبەر یەکتری جێ نەهێڵین. هەمومان لە دوا ڕۆژە پەشیمانی ئەبینینەوە. ڕای جیاوازمان هەیە، ئەچین لای خەڵکانێک کە هەر یەکە و لەسەر بیر و ڕایە قساکە، هەر یەکە و لەسەر مەزهەبێکی خۆی قسەمان بۆکات. ئیتر هەج نەتەوەیەک بێت، هەج با بڵێن ئاینێک بێت، ئێمە ڕای جیاوازی ئەو کەسە وەرەگرین. لەگەڵم بن ئەچین لای هاوڵاتیان و باسی لێبوردەیی یەکەین، زان تا چەند لەگەڵ لێبوردەییە ئاشنان بەرکەوتنیان هەیە لەگەڵ لێبوردەییە. علیکم السلام سەرچاوم. ڕۆژانە بە چیەوە خەریکی مەشغوڵیەتی چی؟ کەسابەتی خەریکی گازفرۆشی و چتی وای لە ساڵاغا سنووری کەلارە. خەڵکی ئێرەنی نەوەڵا خەڵکی گەرمیانی. سڵاو ڕێزمانێ بۆ گەرمیانی خۆشەویست. بەڕێزی قوربانی تۆ بەڕێزی. ستۆری بەرنامەکەمان باسی ئەوە ئەکات، باسی لێبوردەیی ئەکات لە ژیانی ڕۆژانەمانە تا چەند لێبوردەیی ئەنجامەیت. لێبوردەی من بە تایبەتی لە ١٠٠ لێبوردەیە. خوازانێت چیتی خرا و عەسڵەن هەر حەز ناغم بیغڵم. تۆ هەر خۆت ئەگەر پیاوەتیە بکەی خۆت پێت خۆشە. بەڵام دوو لە ڕۆژدەران بێت ئەگەر نامەردیە بکەی یا ناپیایە بکەیت شەو هەتامانی خۆت خەوت تویان ناکەوێت. هێژی خۆزوو بۆ جۆرە نەمکردیا ئەو جۆرە وایەتانی. من شخصی خۆم وامە. خوازانە هەتا ئێستا مەبلەغی زۆر پارەمە ناوە لای خەڵکو. خوازانە لە ڕوو نایە تەلەفۆنیان بۆ. یا جاوای تەلەفۆنیان بۆی ساڵێکە دەڕاستە گازی بردەوە. ئەوەی مساڵی دوێ یەک ساڵ. ئەوڕووی تەلەفۆن باغم تۆ 4 ملیۆنها لە بۆ 2 مانگ بردە. کاک ڕێبەر بەڵێگە. بۆ خۆ باوەکم نەخۆشی ئەم جوتن باشی براوە تاقەت خۆت بیدە. باشە باسێکی ئەوەم بۆ بکە لە ژیانی ڕۆژانەمانە هەبووە لە ئێمەی بوریوە ئێمەش لەوانە بورین. تۆ هۆکارەکەی ئەگەڕێتەوە بۆچی ئەم دڵە جوانت پێوەیە کە ئاوا ڕووگیریان نەبیت، ڕووگیریان نەبیت وا بڵێن داوای قەرز لێکەن قەرزیان نەیتەیە یان دوایی کاتی خۆی تەواو بێت تۆ پێیان ناڵی بۆم بێنەرەوە. ئەمە خۆی هەر شەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەر دیدی لێبوردن بێ زۆر نەجاحەت هێنی زۆر باش. یا قەرزە دیدێکی لە ڕێی خوا زەختی لێ ناغی خۆت بۆت بتێتەوە شەر خێر دەکەی. ئێستا زەلامی وا منە ناسم خۆی زۆر دەوڵەمەنە. ئەڕۆ مەبلەغی قەرزەکە لە شوێنێ. یەکی وەک تۆ ڕۆ بڵێ بە 100,000 قەرز. یەجە بە قورعان خۆم قەرزم کردو. یعنی ئەوەیتە وەکو خلافی وەکو کڵاواتێ تۆ خۆت 100,000 قەرزگە لەبەرەوە 100,000 دیدە بسڵمانیەوە قەرزەوە کەی ڕاست. چتی وا زۆرە. پەیامی تۆ چییە بۆ کەسانی کە لێبوردەیی نانوێنن؟ وڵی مامۆتی هەر کەسێ ڕێبەتی خۆیەتی بەڵام ئەوەی لێبوردەیی نەوێنێ خوا ئەزانێ زۆر گەنەکە. یعنی هەر خۆی پەشیمانە. پیاو لە ساڵێکە یەک جالیە خۆمی ڕووەقاتەوە. ئێستا منامە سلێمانی لەوە شتێ احتیاجم بە خوێنەوە شتێک بە یەک جار ڕوومەکەوێتەوە. ڕوو لە تۆ نەم ئەگەر تۆ بی پیاوەتی خۆ دەدەی. ئەگەر نییە لەوە من وەستەمەنی ژیام تۆ هەر نەبینمەوە. ئیتر تۆم بۆچی ڕۆژانەیتر؟ یا قەوم یا کەس پیا هەر یەک جالیە خۆمیە. پیاوە پیاوەسەوە دەمیەوە بڕۆ. خاتونیان سڵاو لێبێ. سڵاو بەڕێزم بژیت. لەگەڵ ژیانی ڕۆژانەیە چییە گوزەرێ؟ وەڵا ئەلحەمدوللا باشە ڕۆین. ڕۆژانە بە چیەوە مەشغوڵی بە چیەوە سەرقاڵی؟ وەڵا ئیتر ئیش و کاری ماڵەوەکو هەموو ئافرەتێک و دەوام و ئیتر ئاوا بەڕێیەکەینش شکر بۆخوا. ساغ بێ و ماندوو نەبیت. تەورەکەم باسی لێبوردەیی ئەکات. تا چەند ئاشنای لەگەڵ لێبوردەیی؟ ئەلحەمدوللا بەبوونی دینەکەمانەوە و هەم لە ناو کوردیشە کە لێبوردەیی کارێکە کە چۆن بڵین دڵی مرۆڤەکانی داگیر کردووە لەم ڕۆژانەیە. هەروەکو لە دینی ئیسلام هاتووە کە کارێکی پیرۆزە کە لێبوردەبی بەرامبەر بە کەسەکان بە مرۆڤەکان هەرچەنە هەڵەکانیشان کە گەورەش بێت. بەڵام هەنێک کات مرۆڤەکان کارگەلێکەکەن کە شایانی لێبوردەیی نییە. تر کوردوتەنی ئەیدا لە دڵ قسەکردەیان کە کردەوەیان هەڵوێستیان بەس ئیتر ئەبێ بگەینە ئەو حەدەی کە ئیمان با لە دڵمان و
لێبوردە بین بەرامبەر بە کەسەکان. کەسە بووە لی ببووریت ئەو پێی نەزانێت تۆ لەو بووریە بەس ئەو پێی نازانێت. بەڵێ زۆری هەبووە شکێ ئمە بەم ڕۆژگارە بڵیت و نەڵیت گوێ و بیستی قسەی نەشیاوە بین کردەوەی نەشیا ئیتر لە کەسی نزیکتەوە بێ لە کەسی دوورەوە بێ دوور و نزیک هەمومان تووشی کێشە ئەبین هەمومان تووشی ناڕەحەتی و ناخۆشیە بین ئیتر هەنێکی لە دڵی خۆتەوە ئەیتە دەستی خوا و هەنێکیشی لێبوردەیی بەرامبەرەکەیت. ئەو کەسانی کە لێبوردن مانای ئەوەیە ترسنۆکن ئەمە قسەی کۆمەڵێک کەسە هەمووی نا قسەی کۆمەڵێک کەسە تا چەند ڕاد لەسەر ئەم پێشنیارە هەیە لەسەر ئەم قسەیە هەیە. نەخێر بەڕای من ئەوە هیچ نەلاوازیە و نە بێهێزیە ئەو پەڕی بەهێزیە ئەو پەڕی جورئەتێکە تۆ لەو کەسە ببووریت چکە ئەوە هەم مرۆڤایەتیە هەم لە دینی ئیسلامە کارێکی پیرۆزە ئیتر ئەوە ناکەوێتە بابی لاوازی کەسەکەەوە. قوربان سڵاو لێبێ. سڵاو لە ئێوەش بەخێر بێن زۆر سپاسان دەکەم. تەوەری بەرنامەکەم باسی لێبوردەییەکە چی هەیە بۆ لێبوردەیی؟ وڵا لێبوردەیی گەورەترین سیفەتی ئینسانە. ئینسان ئەگەر لێبوردەیی نەبێ ژیان ناڕوا بەڕێەوە. ئەو بەڵام بەداخەوە لە بەعزە کاتێکە بەهۆی ئاینێک کە باش لێ حاڵی نابن. مەسەلەن بۆ نمونە ئاینی ئیسلام ئاینێکی پیرۆزە ئاینی لێبوردەییە ئاینی ئەوەیە کە هەر خی گەورە لە عەبدەکانی خۆی ئەبورێ لەبەر ئەوە سەدان گوناحەکەن کە تۆبەیان کرد لێیان ئەبورێ و هەروەها لێبوردەیی لە ئیسلامە زۆر هینە بەڵام ئێستا بەداخەوە بەهۆی ئەو ئایدۆلۆجیە تونڕەوە کە لە ناو ئیسلامە پیا بووە ئەمانە دینەکانی کە ڕەت دەکەنەوە نەتەوەکانی کە ڕەت دەکەنەوە دەیانەوێت هەمووی بە عەرەب پێشان بدەن ئەبێ بە زمانی عەرەبی قسە بکەی ئەبێ لە ڕۆژی قیامەت بە عەرەبی پرسیار و وەڵامت لێ بکەن ئەیانەوێت خەڵک وا پێشان بدەن کە ئیسلام دینی عەرەبە کەچی ئیسلام پێغەمبەر ڕەحمەتەن للعالەمینە بۆ عالەمە عالەمینیش نەیگوتووە بۆ ئیسلام بۆ هەموو نەتەوەکان بۆ هەموو ئینسان و هەتا بۆ درەخت بۆ ئاژەڵ بۆ ژینگە ئەبێ ئیسلام دینێکە کە بۆ ئەو بابەتانە لێبوردەیەکی زۆری هەیە لە ژیانی ڕۆژانەمانە ئێمە ڕۆژانە ئینسان بە تەبیعەتی حاڵ لە کۆمەلگە ئەژی کۆمەلگەش چینی جیا مەسلحەتی جیا بەرژەوەندی جیا تەبقاتی جای تایە ئەوانە بەرژەوەندیان بەر یەکترەکەوێ ئەگەر لە یەکتر نەبورین ئەسڵەن ژیان ناڕوا بەڕێوە پێویستە بڵێ فەرموو. ئەڵێن ئەو کەسانی کە لێبوردن مانای ترسنۆکیە تۆ لەگەڵ ئەم قسەیە تا چەند ڕاد هەیە چی ئەڵێ لەم بارەیە؟ جوانەکەی ئەبینم ئەو کەسانەی گەورن کە بڕوایان بە خۆیانە کە زۆر دڵفراوانن کە خۆیان لە ئاستێکی بەرز ئەبینن بە لێبوردویی دڵیان خۆش ئەبێ بە لێبوردەیی گەورەتر ئەبن لە بەرچاوی خەڵک ئەو کەسانن کە هەموو کەس توانای لێبوردنی نییە لێبوردەیی سیفەتی پیاوە گەورە و مەزنەکانە منونەشمان لە کوردستان یەکجار زۆرە. لێرەوە تێپەڕیم کەسێکم بینی کە لە چاوەکانیان لێبوردەیی تایە هەمیشە بە کارەکانی هەمیشە بە دڵە جوانەکەی وای کردووە لەگەڵ چینی هەژارا بێت حەزەکەم بچمە لای خۆی تا لە ژیانی ڕۆژانەیە چەند جار بەرکەوتنی هەبووە لەگەڵ لێبوردەیە و زوڵمیان کردو بەرامبەری و خۆشی زوڵمی کردووە لێرەوە داوا لەو کەسە بکە کە لی ببوورێت. کاک سۆران سڵاو لێبێ. سڵاوتەنێ باش پەرست. باسێکی ڕۆژانەی خۆتم بۆ بکە ئێستا بە چیەوە مەشغوڵیت؟ بەڵێ من ڕۆژانە کۆمەڵێک کار و چالاکی بەرەو بم کە ناوی دامودەزگاکانی ئیمپراتورە کە چیرۆکەشی بۆ گۆرانێکی معینە گەڕێتەوە کە ئاڵێ بەناوی ڕوئیا ئاڵێ منەزین دنیا چمی خاڵم لە دنیا چیمەوێ ئەڵێ کورسیەک موێ بەرامبەر تۆ دابنیشم بۆ و تێی باشواتە منیش کلینیکی پێکەی تۆ جۆرنیمەیە کە ڕۆژانە چەمتێکی لەسەر نووساوە ئەمڕۆ خدای مەتیتەدا دووکارەکان بۆ ئاسانەکەەوە لە گۆرانەکەڵە من لە دنیا چیمەوە یەک دەستا ڕنگ بێ ڕەنگی جوانی و قەشەنگی بکێشم منیش ئالژگای ماڵی سەجاد نەمێ لە لێور سێمانی بەردەوام سەریان ئارایشتەکەم بۆڵانەکەم کە کۆمەڵی ڕەنگی جیاوازی سیا سپڕایە کە لەگەڵ گۆرانەکایەکە گێتەوە وڵە من لە دنیا چیمەوێ دوو باڵمەیە بۆ فڕین
بچمە لای ئەو مناڵانەی تیکەیە نییە بیخۆن کە شەوان لە خەما بێزارن پێیان بڵێم گریان بەسە کە ئومێد باڵاترێ من لە ساڵی 2007 بانقی خۆراکمێ بەداوامی بم بۆ داخلی خوێنکاران و شوێنە جیاوازەکان و شەوێکیان داخلی کوڕان خۆپشاندانیان بوو لەسەر شەقامەکە بەڵام کچانیان ئێژبێنن دەرەوە لە ناو حوشەکەەوە هاواریان نەکرد کا مافامەی چەند کاتەوە سەمونێکم کۆکردبووە کەوی بم بۆیان چوومە سەر دیوارەکە و هەڵی بم ئەوان لەو کاتەیە ئەگریان کە منیان بینی وتیان ئەڵڵا ئەم سەردام هات کە یەکێکە لە نایە خوانانی ئیشی لێکم ئیتر ئەو گۆرانەی بیخستمەوە کە گۆرانەکەڵێ پێیان بڵم گریان بەسەکە ئومێد باڵاتەوە لە گۆرانەکەڵێ من لە دنیا چیمەوێ لەم زەمینە فراوانە تەنها بەشی یەک ژوورمەوێ تاقی کتابێت و گوڵدانی کتابی ئەوانەی تۆی چاکە ئەچێنن بێن لای منەوە بیبن بەڕێز دیار پێت کە بە یەکەم ئاژە دۆستی عێراق دیاری کرا لە ڤیددیۆکەڵە من لە دەستگای ئیمپراتۆرە فێری ئەم کارانە واتە هەمان ئەو گۆرانیە ڕۆژانە جێبەجێ یەکەم کە کۆمەڵێک خاڵ و وینی جوانی تیاوە گۆرانێکاڵێ مرۆڤەکان دەست و دڵیان فراوان بێ وەکو گوڵێکی باخچیان لێبێت من از این دنیا چی میخوام یه جعبه مداد رنگین بکشم رو تن دنیا رنگ خوبی و قشنگی آدمای دست و دل باز از توی قلک تاقچه بردارم وزن محبت واسه بارداری باغچه من از این دنیا چی میخوام دوتا صندلی چوبی که منو تو رو بشونه واسه گفتن خوب ئەمانی کە باست کرد دەڵات لەوە کاکە تۆ یارمەتی کەسانێکی زۆر یاوە لە ژیانی ڕۆژانەتا کەسێک هەبووە دڵی وشکان بێت دڵی و ئاژ نەکرد بێت لێرەوە پێمان بڵێ یان لێرەوە داوایەکی لە بکە لێو ببوورێت وڵی زۆر کات ئەوانە ڕوویە بەڵام دەست بەجێ داوای لێ بوونم لێ کردووە یان دوای ئەو یەکسەر داوای لێ بوونم لێ کردووە یان ئەگەر ئەو کاتەژنیە بێت دوای ئەوە چوومەتەوە داوای لێ بوونم لێ کردووە پێویستەوەمان لەبیت بێت کە لێبوردەیی کلیلی خێر و شاکەیە و کلیلی بەهشتە بەڵام ڕق و کینە کلیلی ئاگری دۆزەخەوە چینەکان ڕێنەگەر تۆ ناتوانین لێبوردەبیەوە دوو گۆر هەڵکەنە دانەیەک بۆ خۆت و دانەیەک بۆ بەرامبەرەکەت ڕۆژێک پەیامبەرمان دوودی خوای لێ بێ لە ناو هاوڵە ناداریشتە بوو فەرمووی ئێستا کەسێکێتە ناومان ئەهلی باشتە پاش کەمێک سعدی کوڕی ڕەبیع دەرکەوت و ناڵەکانی ێژە دەستیا بوو تازە دەستنوێژی گرتبوو سێ ڕۆژ پەیامبەرمان دوودی خوای لێ بێ فەرموو دووبارە هەرە و کابرا دەرکەوتەوە عەبدوڵڵای کوڕی عەمری کوڕی ئاس خوارە خۆی باوکی ڕازی بێت دوایەکەوێت ئەڵێ من لەگەڵ باوکما کێشەمان هەیە سوێنم خوارد سێ ڕۆژ نەچمە ماڵەوە یارمەتیم بەبا لە ماڵتام ئەوی شەڵێ باشە سێ شەو لە ماڵیانە بێ بۆ شەوی سێم پێڵێ منیش کێشەیەک لەگەڵ باوکمانە بوو بەڵام گوێم لێ و پەیامبەر سێ جار بە تۆی ئەهلی باشتی و هیچ شتێکی جیاوازم لە تۆ نەبینی ئەمەوێ بزانم بۆچی تۆ ئەهلی باشتی ئەوی شەڵە من شەوان کە خەوم دڵی خۆم پاکەکەمەوە لە ئاستی هەموو کەسێکی ڕق و کینەیەک لە ناخمانایەڵمەوە ئەمە هۆکارەکەی بۆ باسی ئەو کەساناکەین کە بەرکەوتنمان هەیە ڕۆژان لەگەڵیانە ئەمەوێ پەیامی خۆتم پێ بڵیت ئەمەوێ لێرەوە پەیامێکی خۆتم پێ بڵێ کە ئەو کەسانەی کە لێبوردن یا ئەو کەسانەی کە لێبوردنین لێرەوە پەیامی خۆتم پێ بڵێ وەکو گەنجێک چی لە دڵتا هەیە بۆم بەجێ بێڵە بەڵێ کەسانی کە لێبوردن سەرکەوتن بەدەسێنن و ڕەزامەندی خوا بەدەسێنن و سەرفرازی و بەهەش بەدەسێنن بەڵام ئەوانەی لێبوردنین وەکو فەرموودەکە فەرمێت لێبوردەیی کلیلی دۆزەخە پێویستە لێنەبوردەی با بڵێن ڕق و کینە پێویستە خۆمان پارێزین لە ڕق و کینە و ئەومان لەبیر بێت ئەوەی کە ڕق و کینەی هەبێت و لێبوردە نەبێت ئەوە لەگەڵ سەرقافڵەکەیانە ئەبێت کە شەیتان لە بەرەوەی کە لێبوردە نەبوو ڕق و کینەی هەبوو خۆی تووشی ئەم هەموو دەردە گەورەیە کرد بۆیە ئەومان لەبیر بێت کە ڕق و کینە هیچ کات بەرهەمی نییە و هیچ کات سەرکەوتن بەدەست نایەنێەوە هیچ کات خێر و چاکەی لە ڕق و کینیان نیە لە تۆڵەکردنەوەیانە بەڵکو لە لێبوردەیە کاتێک کە پەیامبەرمان دوودی خوای لێ بە ساڵانێک سەمی لێکرا ئەو هەموو سوکاتی پێکرا کە چوێەوە فەتحی مەکەی کرد خزمەکانی زانیان هەڵەبوون بەرامبەری پیان وت ئەزانی زۆر لەگەڵ تۆیا غەڵەت بوون حەقی خۆتمان لێکە ئەو فەرمووی نا من لێتان نەبووم ئیذهبا فأنتم الطلقاء بڕۆن ئێوە ئازادن ئەوانیش زۆر بەختەوەر بوومە وتیان ئێمە تەنها ئەومان لە تۆ بینی لە کاتێکە ئێمە زۆرترین تاوانمان بەرامبەر تۆ کرد بۆیە ئەوە بزانین کە لێبوردەیی واتە ڕێبازی پەیامبەرە
وەڵا خەڵکی لە کوردستان خەڵک زۆرە بە تایبەتی پیاوە ئاینە سۆفیەکان یعنی ئەگەر سەیری بکەین لە مێژووی کووردە سێ سۆفیەکانی نەخشەبەندی سۆفیەکانی قادری لە کوردستان هزار قسەیان بۆ کراوە زۆر جار ناویان براوە کە هاتوونەتە بەردەمیان وتێتی ئێمە هەڵەیەکمان کردووە وتێتی کورم خوا ڕەحمت پێ بکە تۆ کە باسی منت کردووە من خێرێکم دەستکەوتووە من هیچم لە دڵمان نییە دڵم پاکە تۆ مهم ئەوەیە بێتە سەرڕێی هیدایەت و ڕاستی مهم ئەوە نییە من تۆڵە لێ بکەمەوە چونکە بە ئینتیقام کۆتایی نایە ئەگەر هەمومان تۆڵە لە یەکتر بکەینەوە لە ژیان تا کەسێک هەیە لێی نەبووریت کەسێک هەیە لێی نەبورم نە بەس کەس هەیە مەسەلەن لەبەر هەر زروفێک بێت لەبەر بیرروڕای سیاسی بێ لەبەر بیرروڕای کۆمەڵایەتی بێ لەبەر بەعزە پەیوەندی کۆمەڵایەتی بێ ئەگەر هین بێت ئەگەر داوای لێبردم لێ بکات کەس نێ لێی نەبورم بەڵام ئەگەر نەیکات من حەقدم نییە پیاوێکم لەوە خۆم هینتر ئەبینم کە حاقیر بم کە بە دوای ئینتیقامە بگەڕێم بەڵام زۆر وەکو جاران نایەتە دڵم وەکو لێگەڕێم بڵێ دوورێکەوەمەوە لێ بەڵام گەردنیشی ئازاکەیت و خۆت نایخیتەوە بەر چاوی ڕێک وایە من لەگەڵ هیچ کەسێکە دوشمنایەتیم نییە ناکۆکی قوڵم نییە بەڵێ لە گەنجەتە زروفێکی سیاسی بەریەکەوتن هەبووە لەگەڵ خەڵکانێکە ئەمانە دوایی کە ئەم وەزعانە تێپەڕیوە ئایدۆلۆژیەکان کاڵ بوونەتەوە ئێستا من ئەوەم نەماوە ئێستا لە هەمووی ئەوانش کە لە فترەیەکە بینمان باش نەبووە لەگەڵ هەمویان بینم باشە لەگەڵ هەمویان لێبوردەم هەر یەکێک بینی بم چاوکسۆنێکی کردبێ هیچم لە دڵا نامێنێت بەرامبەر ئەوە دائیمەن شعاری من ئەوەیە ئینسان ببورێت بە بوردی خۆشەویستی پێیا ئەبێ گەورەی پێیا ئەبێ وە کۆمەلگاش دوورەکەوێتەوە لەو بەریەکەوتن و ئەم تونند و تیژەی کە ئێستا بەداخەوە بەهۆی بەعزە ئایدۆلۆجیەتی تونڕە لە ناو کۆمەلگاکەمان هەیە ئەوەش ئەبێ بە لێبوردەیی بە یەکتر قبولکردن کۆتایی پێ. ئەو کەسانی کە لێبوردەیی ئەنوێنن بە ترسنۆک سەیریانەکەن لە لای تو ئەمە هەیە چتی وە ئاسڵەن هەر نییە بۆ خوا ئەوە شتێکی دوو لە ڕدەوشەیەکی زۆر ناشینە پیاوە لێبوردێ چۆن دەترسی سەیامە لای مە عەرەبمان زۆرە یعنی مە لێبوردنمان لە عەرەب هەیە تۆ بێجێ ترسی لێیان ئەمە شخصی خۆم پارە ئیمساڵنا پارەکە ڕۆژی کوشتا کە باین جەژنە گاز ئەفرۆشین لێوێ گازمادا جەماعەتی سێرقم ئاوتی تەنگی غەزان گەورەمانەیە 2000 لیتر ئاو هات هەر نەبووە گاز وەڵا ئەمەتم مەمەز یەکێکە گازمانیمە ئێرانی و عەرەب زۆر گازمان بۆ تێری وەڵا شێ لێمە عەرەبێکات وتی بۆ حەمەد چۆن دیتم سەلامەتی وتی کوا مناڵەکان وتم مناڵەکان هەر نەماڵە وتی گازمە وەردم گاز سەودە بەتاڵێک جای ئەمە ماتۆرێکمانەیە ناکەینە بەرمیلۆ یەکسەر ڕۆ بۆ تەنگیمە باش ئیتر هەر لە قسەکانی خلافم بوو کەمە ئاوەکەی تێری 700 لیتر ئاو وەڵا خانم بڕێ ڕۆی کاغم کرد و سێکم ئاوتی وتم ئەمە ئاوتی دووبارە وتم نەوەگەمەوەین بۆرێکەکەی هەر سێکم ئاوە تۆ عیب لە خۆت ناگەی تۆ 25 لە منزێ ئەمە 2 وەش بێت تۆ ئاو بۆ من تێری خوا ئەزانێت 3 ملیۆن خەسارم کردێت بێژگا عەزیەت و ئاوەکەم جیا کردێت ئیتر لاڵێیان ملتووە ئەم لاولا بوومە قوربان لە ئێران هاتم باین جەژنەوە و عەرەبێکە هەر عەرەبێک خەڵکی لای خۆمانە وا ئەزانێت تۆ چیت پێوتێ ئەومە پێوتێ بەڵام ڕقەمەکەیم گرت وتم بڕۆ بەڵام دوای تەلەفۆن بەسا جەژنە بڕۆ بۆ ماڵ عیبە بۆ ناو مناڵەکان خوا خۆی ئاگالێ بۆ زوانە ناردمە ڕۆیوە دوای دوو ڕۆژ سێ ڕۆژ وتم برا بەس پارەی ئاوەکەم دەرەوە
من گازم دا پارەم داوەسە تۆ گاز تۆ ئاو داوەسەمە ئێستا خزمەتیان تەلەفۆنی لە سلێمانیەوە کاکەوتی خوازانێ و سیارەی منە وتم وتی ئەوە سایقەوە بانیوە خەزورامە ئەوتم کاکەمە چی لێ بکەم بەس پارەی ئاوەکەم دەرەوە هیچ نەوتووە بەخوای گرتیدا محکەمە خواوەگەی دەبلی نای لیەسن شکاتی لێگە بەس تۆ شکاتە لێ نەکرد ئاگایلی ئەمەە لاڵیاوە ئەمەە لاڵیاوە خوا ئەزانێ وازم لێەوە تا ئێستا ڕقم سیارگەیشە لەم بایلەکەمە ئەوە 2 ساڵە لە کەس بوراوی بۆم باسکەی بەڵێ تەبعاان تۆ کە بەم ڕۆژگارەکە گوێمان لە قسەی ناشرینی و کردەوەی نابەجێ بێ بەرامبەرێ ئەڵێن خوا بیبورێت ئەگەر ئێمەش نەیبورین چیان پێڵێ و کەسانی کە تۆ لێو بوریون خوای گەورە کاریان ڕاست بێنێت خوای گەورە بەخۆیانەوە سەرقاڵی بکە نەک بە مرۆڤەکانەوە بەخۆیانەوە مەشغوڵ ینی بە دین و ئیمانەوە مەشغوڵ بن دوورکەونەوە لە مرۆڤەکان ئەو کەسانی کە لێبوردەی نانوێنن لە کەس ناخۆش نابن هەر تۆڵە ئەکەنەوە هەر ڕق و قینە ئەکەنە دڵی خۆیانەوە تو لێرەوە چیان پێڵێ چی بە باشە زانی بیکەن گفتوگۆ باشترین شتە لە پێش هەموو شتێکەوە بۆ چارەسەرکردنی کێشەکان ئیتر ئەگەر ناڕەحەتیەک بێ کێشەیەک بێ ناکۆکیەک بێ دانیشتن و گفتوگۆکردن و چارەسەرکردن باشترینە بەس کە هەر کەسێکیش کە نابورێت دیارەکە لە حاڵەتێکایە کە گەشتۆتە ئەو پەڕی لووتکەی ناڕەحەتی ناخۆشی کە تووشی ئەو کەسە بووە بۆیە نایبورێت زۆرمان هەیە زۆرمان لەو کەسانە هەیە کاڵێ حەسبی الله و نعم الوەکیل ئەوەمە دەستی خوا ئەگەر خۆشی نەبێت ئەیاتە دەستی خوا یانیش ئەگەر توانای هەبێت تەبعاً تۆڵە ئاکاتەوە بەس بەکارێکی باشی نازانم. لەکوێ نابووریت کەسێک هەیە لە ژیان تا اختیارت کرد بێت بڵێ من لەو کەسە نابورم هەتا ڕۆژی قیامەت ئەوەنە دڵی یەشانی بێتی ئەوەنە ئازاری یابێتی کێ ئەو کەسە من لە هەموو کەسێکە بورم لەبەرەوەی کە ئەڵێ لێبوردە بن بەرامبەر کە ئەوەی لە زەویە ئەوەی کە لە ئاسمانە لێبوودا بێ بەرامبەرتە خۆ لەکوێ نابووری وەڵاهی کەسەکان تەبعاً کەسێک هەیە هەر لەمە حەسبی الله و نعم الوەکیل ناوەڵە وازم لیاو دل لێبوردن چۆن هەوەسم بۆیە هەر سیارەکەم حەجە کرد بەخوام بڕغان هەنە پاڵما سەیترە مەیتەرەکە ئەموو سیارم خۆی حەجی بە خوازیان لەبەری خوا ڕۆژی جەژن و عارەفە و یۆڵم کرد وای گەورە سەدەوە بخاتێت جێگەکەی ئینشاڵڵا هەر بزەبت وابێ بمە قوربانی کانە خۆش بێ یاخوا بەخیر یا ڕەبی سڵامەت بیۆی بیا قوربانی مام و خوا